سڵاو مژاری بەرنامەکە بە تەنزێک دەست پێ یەکەم بۆی کە ڕوونتر بێ باسی چێ لەم بەرنامەیەکە ئەڵێ دوو زیندانی کراون حاکمەکە پیان ئەڵێ بەیەکێکیان ئەڵێ ویستە چی بێ بۆتەکەم بەیەکێک لە زیندانەکان ئەڵێ ویستەکە چییە ئەڵێ وڵا ویستەکەم وەیە ئازادم کەیت و بمجێری تۆ بۆنەوە ماڵ و مناڵم بە کەسی دووەم ئەڵێ ئەی حەزی تۆ چییە داوای تۆ چییە ئەڵێ وڵا قوربانجان ئەو ئازاد نەکەی بچێتەوە ناو ماڵ و مناڵی بابەتی ئەم شۆمان مژاری ئەم شۆمان بابەتی ئیرەیە بابەتی حەسوودی و حەسادەتە کە ئەمە پێیەکی بەتەواتی لە ناو ئیسلامایە و پێیەکیشی لە ناو دیوە کۆمەڵ ناسێکایە یعنی دۆخێک دروست بووە کە بەشێکی زۆری خەڵک چاویان لە ماڵ و مڵکی یەکتریە و ئەکەونە کێشە و گرفت و هەڵەی گەورەشەو لە پێناوی ئەوەی کە ئەم وەکو ئەوی لێبێ ئەم وەکو ئەوی لێبێ و تا دوایی بابزانین حەقیقەتی ئەم بابەتە و ئینسانی باڵا و مرۆڤی باڵا چۆن چۆنی مامەڵە لەگەڵ ئەم مژارە هەکات مامۆسا بێمە لاویان چی لە خزمەت باش بەخێر خۆ حەسوود نییە بۆ لاشتەشیفەوەی بڕۆ ئەوە گەر وەکو قازەکە بێ بڵێم بێم بۆ لای تۆگەر بەرژینێکی قایم بێ مامۆسا حەسوود بێ بڵێ مەچۆ بۆ لای ئەو باشە دکتۆر تۆ چیرۆکێکم بۆ حازر کە تۆ دایمە لە وتارەکان تا چیرۆکە هەیە مەسەرەن بابەتی خۆشی تەنز و سەرنجاکێش و پێکەنی هیوادارم بەبیرێ بێتەوە دکتۆر ئیرەی چییە ئیرەی نەخۆشیە یان نەخۆشی نییە ڕاست ئەگەر گەرەکمانێ بزانین کاژمێرە دروستکارەکە یا کەچکارەکە یا هالە پێش یا هالە پاش ئەبێ کاژمێرێکی ساقمان بێت ئەمی بە ئەو پێوانە بکەین ئەبێ بزانین دەروون دروستی چییە تا بزانین ئێرەی دەروون دروستیە لێی لاداوە کەوتەسە پێش یا کەوتەسە پاش ئینسانێک دەروون دروستە ئوستاد مەلیکیانە فەرمێت ئینسانی دەروون دروست سێ خاڵی سەرەکی هەیە یەک سەداقەت دوو تەواضع سێ ئیحسان چاکە سەداقەت چییە هەر بەشەرێک پەنج بەشە بەشێک باوەڕەکانیە بەشێک عەواتف و ئیحساساتیەسی بەشێک خواستەکانی ئەوە گەرەکێ بیکە ئەمانەش بەس خۆی لێوە دیارە لە هیچ کەیترۆ دیارنی ئیسا من نەزانم بڕوای تۆ چۆنە بڕوام هەیە مە ئاوە پاکە نازانم ئەگەر بڕوان بێ پاکەی خۆم بڕوان بێ پاک نوێ نایخۆم بڕوا لە بچووکترین چت کە دوو ئەکاتە چوار ئیمڕۆ چەند شەمەست تا ئایا خوایە هەیە یانە چون ئەربێژی خوانیە جۆرێ مامەڵەکەی من نازانم تۆ بابڕڕ هەیەیانە ئەو خۆتەی زانی ئەحساسات و عەواتف حەزەکەی قینت یا ڕقە خۆشت یا نێزیکە بیت و عاشقە بی ئەترسی من نازانم خۆتە زانی چی دڵواپیەوە بیکەی دڵواپیەوە کاورا ئەویش بەر نەبێ و هەر بمێنێتەوە لە سیژ نارخۆی من ئەوە نازانم دەرونی تۆس ئەم پێسیانە لە دەرونی هەر کەسێکە سێ بەشی کەسایەتیەسی دوو بەشی دەرەکی ئەمێنێت وتنەکانی کردنەکانی وتنەکان ئەو سیانە ئەخاتە دەر کردنەکان ئەی خاتە دەر ئەگەر کەسەکە ساختەکار بێ وتنێکە کاتە کێماناتەبانی سەداقەت ینی باوەڕت و خواست و هەست و گفتار و کرداری یەک بورێتەوە کەسێک وابێ جارێتێکی خۆیان ڕاستە ئەو کەسەی شەو ناخەوێژە خۆی پلەدا و خەریکە تا بەیانێژەیم شەو دقی خەوم پیانەکەوتێ باوەڕێکی بووە و خواستێک هەستێک بەڵام بەرعکسیوانە قسەی کرد بەرعکسیوانە کردداری کرێت لە ناوە دوو فاق بووە بڕێ کەس پەنج فاقەوێ سێ فاقەوێ ئەم ئینسانە جارێت دەروون دروست نییە چون سادق نییە ئەی تەواضع چییە تەواضع ینی وەختێ تۆ ئەبینم سەرکەوتنێک دەستکەوتگە من لێرەوە چەندێ خۆشحاڵەوم تۆ سەرکەوتنتە دەستکەوتێ ئەگەر ئەو سەرکەوتنە هینی خۆمێ یا مناڵەکەمی هەرەو نەخۆشی بکەم تا کەس نەڕوخێنم تا کەس تووشی ئیرەی و ئێمێژین ئێرەی تووشی ئێرەی نەکەم تەواضع ینی نعمەتێکە وا لە کەسی ترا چەندێ بۆی خۆشیەکەی ئەگەر کەوتە لای خۆی لەوە زیاتر خۆشی نەکەی خۆکەمکردنەوە خاکی بوونە ئەی ئیحسان چییە ئیحسان ینی بۆ مناڵەکانی خۆ تووشی خەتەر بوون چۆن خۆتە دەی بە ئاو و ئاگرا بۆ کەسێکی تر لەو دەرەوە تووشی خەتەر بێ ئاوا خۆت بدەی بە ئاو و ئاگرا کەم تەرخەمی بەرامبەر بە کۆمەڵگانەکەی ئینسانێک وابێ باڵاترین دەرەجەی ئەخلاقی ئەمێژین پێی فەزیلەت خواری ئەوەوێتە وەزیفە خواری ئەوە بەرژەوەندی خوازیە
ئەمە بەمێژین ئینسانی ساق ئیسا بزانین لە ناوی سەدا لە ناوی ئیحسانە سێ خاڵ هەیە یەکێکیان عەدالەتە یەکێکیان شەفەقەتە یەکێکیان عشقە عەدالەت یعنی بەحسەی خۆت ڕازی بە زیاتر داوام مەکە ئەوە بۆ خۆتەوێ بۆ بەرانبەر بێت مامۆستا هێدیە فەرمێ یاسای بەڕاستی گەڕاستت دەوێت چیت بۆ خۆت نایە بۆ خەڵکت نەوێ ئەمە عەدالەت دروستەکە یعنی من و تۆ مامەڵەیەکمان کرد ئەم پەرداخەم لێ سەندی پارەی چەنێکە بوو دەمێ نەزیاد بێ نەکەم نێڵم تۆش زیاد و کەم داوا بکەی شەفەقەت چییە من ئەزانم ئەم پەرداخە چەنێکە لەبەرەوە خۆشتمەوێت تۆزێ زیاتر پارەتە دەمی ئەگەر لێچمی بکڕی تۆزێ هەردانتر پێت دەم لەبەرەوە ئەو ناسم خۆشتمێت ئەمە شەفەقەتە ئەی عشق هەر ئەسڵەن بیر ناکەم و من وام لەم بەرەوە تۆ وای لەوەرە و کڕیار و فرۆشتنێ کەس هەر هێژم هەرچیەکە توانم بکەم بۆ خزمەتە ئەمە عشق بڵێ جا وەکو نوکتە وت نوکتێ بێژێژە عاشقە لە معشوقەکەی پرسی وتی دوو چەنێگە تی خوا قەزا و بخەرێم هەر چەنێ تۆ بێژیت محاسبەی تیان نییە باش ئەگەر ئاوا بێت ئەمە ئینسانەکە دەروون دروستە جا ئێستا ئێرەی یەژین چی یێژین ئەو نەعمەتە ئەو هەسی نەیبی وەکو ئازادیەکە گەرەکیە نەیبێ ئەگەر منیش هەتاس لە زیندان ماومەسۆ بەڵام ئەگەر بێژن ئەو نەعمەتە ئەو هەسی خۆزگایە منیش بم وایە بەڵام لە دەستی ئەوی چابمێنێ لغەتێکی عەرەبی بۆ نەکارێژن پێی غبتە حەز ئەەکەم تۆش بێت و منیش بێتم لێرە مامۆستای و تەلەبەگی دەست پێکە تۆ ئەەکەمە چاوساغ ئەکەومە شوێنە وەلێ لە ئێرەیە تۆمەت دەست پێکە من هەمیشە و تومێژن باوکێ چێ گوناحە درۆست من ێژم ئەی بۆ درۆەکەین تەماعێک هەیە بۆیە درۆەکەین ئادەی تەماعی گیانە نوێ درۆ ناکەی تەماعی نانە نوێ درۆ ناکەی تەماعی ئازادی تەماعی شەهوەت کە درۆ کرد بۆ ئەوەسە تۆ شتێک بخەیتە دەستی خۆ شتەکە نەکەوێتە دەست دەرون دروست نەوێ حەزەکەی کەسی تر نەیبێ ئەگەر کەسێک بێتی ژێری پێی خاڵیەکەی ئەی دۆڕێنی ئەی شکێنی کاڵێکەکەی تۆ بۆ نمونە لە یەکێ لە بابەتەکانە باسی پارەکەین من دەوڵەمەند ێژێ پارە چڵکی دەسە هەژاری ژێژێ پاڵە هەر قابلی نییە ئێمە لە دەروون ناسیە ژنم دوانە ئەگەر تەوازوع نەکەن بەڕاستی دەوڵەمەندەکە بۆ خەڵکەکە عەزیەت نەکا ئەگەر وەکو ساختەکاری بێژنی ئەم دوانە هەرکیان دەروون نادروستن چون بۆ واقع نایژی حەسوود کارێکە واقع لە خەڵک تێکەدا حەسوود ئینسانێکە وەختەکانە حەسادەتەکە بە کەسێکی تر لە ڕاستیا کەسەکە ڕەنگە هەر نەزانێ بەڵام وەرە و کەسە سەرکەوتنێکی تری دەستکەوێ ئەم بەدبەختە لە ماڵی خۆی ئاگری تێبەرەوێ بۆ ێژن ئەلحەسوود و لا یەسوود و ئارامش ڕوو ناکاتە حەسوود باش من هەر داوای چیرۆک لێەوە کەم برادرێکمان هەبوو دکتۆر برادرێکمان هەبوو لە شوێنێکیشمانە کرد باسی چەند ساڵێک زۆر پێش ئێستاکەم دکتۆر چوو بوو بەلای بەڕێوەبەرەکەمان وتە بووی بکاکە پارەی فلان و فلان و فلان و فلان لە من زیاترە ئەوە نیە هەمومان یەک ئیشمانە کرد بەڕاستی بەڵامی تر تۆزێک سیستەمی تەلەڤیزۆن فەرقیە سا مەسەلەن وێنەگرێک لە وێنەگرێکی تر زیاتری یەکەمتری وەکو سیفەش هەر وێنەگرە بەهەرحاڵ برادرە چوو بوو بەلای بەڕێوەبەرەکەمان وتبووی کاکە پارەی فلان و فلان و فلان زیایە زۆرەوەمانەوە ئەبێ پارەکەی منیش ئاوا بێ ئیتر بەڕێوەبەرەکە وتبووی وا نابێ لە بڕۆی کە بەم سەبەبانە ئەوان ئەوەنە ساڵە وایە و ئیشەکانی ئەوان واوامانە وتی پێشوی بچێتە دەرەوتی باشە کاکە مشکلە نییە پارەی من زیامەکە بەس پارەکەی ئەوان کەمکە باشە یعنی قسەکە چییە قسەکە ئەوەیە ئیتر لەو قۆناغا ئەوە ئینسانێکی فەقیرە ئەوە ئینسانێکی نەخۆشە ئەوە ئینسانێکی هەژارە دلی ئینسان پێدەشەوتێ ژبەرگو ئەو ئینسان تعدیل کەسانی بەزەینەوانە ئەوە تعدیل کەسی ناکە ئەوە تعدیل خۆدەکێ ئەوە موسیبەتێکی گەلێکی مەزن گەورە بۆ خۆتێنێ ئەو ئینسانە ئێگو حەسوودی دکێ ئەف ئینسان فەرقی هەیە نەبەینە بەخیل قەسیس ئەمە دەبێژن بەخیل قەسیس نا کەسێکی بەخیل هەیە کەسێکی قەسیس هەیە بە پەرێ خۆ بەخالەت دکێ ئەنێ خەرچی ناکێ ئینسانی حەسوود بنعمەتی خودی تەعالە بەخیل بوون دکێ ڕازی نابێ ئەف حەسوود دیژی مصیبەت و نەخۆشی و گونوهی هەر یەکەمە دنیادا يعني هي خودي تعالى آدم خلقا آدم وحواء هيد بحشدة يكمين نصاغي هاتا وجود دب حشدة حصادته دمي جو إبليسي حصادتي بافي ما آدم كر جو بافي ما آدم ببي خليفي خودي تعالى أو عرده بو أو يكجر تقول أو دار بخوا وحصادت جي جن هي كما بيشتي جو آدمش بحشت هاتا الدنياي
أو نخوشي وقنه هرية كما دم جو قابيل حسادتي هابيل براي خوكر شون خود تعالى قرباني أو قبول كر وقرباني من قبول نكر أو حسادت نخوشيك زور قديمة دسبيكي دنيا دسبيكي زاين أو نخوشي بيدبوه أف نخوشي يجي إمامي معاوية دبيجي دبي هركس من توانم ويرازي بكم هركس مطلبي خوهابي من أميرم من أميري شام من خليفي مسلمانم هركس مطلبي ويهبي من توانم ويرازي بكم إلا خداني حسادت من ناتوانم ويرازي بكم جبرقو راضي بوني أو تشيا راضي بوني أو نعمتي الدف من هاري أو زور زحمته إنساني حسود شو ما مستقود قولا يسود جبر ويك يجي شاعر دبيجي دبي اصبر على كيد الحسود فإن حسده قاتله دبي صبري بك بهنا خفرة بك لسد أو يحاسد جبرقو حسودتي أوينا أو هادو كوجي جبرقو حسدت أو ضرر أو الأوى مامۆسا کەوتینە ئەو شوێنەی کە جگەل لەوەی ئینسانێکی ئیرەی کار مەسەلەن زەخت لەسەر تۆ دروست دەکات ڕەنگە نیگەرانەکە ڕەنگە ئیزعاجەکە ڕەنگان دێجار ڕاستە خۆ پێ بڵێ بەڵام لە کۆتاییشە چاڵ بۆ خۆی هەڵەکەنێ یانی خۆی خۆیە کوژێ قسەی تۆ بۆ ئەوانە چییە یا ئەتوانم بڵێم چارەسەری هەیە ئەم نەخۆشیە لە ڕووی ئاینیەوە چارەسەری هەیە بابەتێکی زۆر دەرونیە زۆر زیاتر تەخەسوسەتی بەڵام ئێمە لە ئاینە پێغەمبەری خوا سەڵات و سەلامی خوا لەسەر بێ لە حەدیثێکا فەرمێ حەسادەت جایز نییە لە دوو شتانە بێ یەکێک خوای گەورە مێهرەبان قورئانی پێداوێت شەو و ڕۆژ بیخوێنێ و یەکێک خوا پارەی پێدا بێت ماڵی پێدا بێت بەدەستی ڕاست و چەپابی بەخشێ بە فەقیر جێوەیە کەسێک بڵێ حەزەکەم وەکو ئەو بم یعنی مەغی بتەیشە لە ئەسڵا حەز ناکە لەما تعریفی حەسەدیانەوە کەوتێنە تۆ هیوا بخوازی کەسەکە خەیرەکەی نعمەتەکەی لەسەر نەمێنێ بەڵام ئەم تۆ حەزەکەی کەسەکە نعمەتەکەیشی بمێنێ بەڵام حەزکەی وەکو ئەو بێ ئەگینا پێویست ناکە ئینسان ئەگەر ضعفی شخصیەتی نەبێ قەت حەز ناکە وەکو کەسێکی تر بێ یعنی ناڕوات شخصیەتت بێت و خۆت بەوەی خوا بێتی داویسە مەسەلەن بۆ نمونە زەلامێک باڵای 3 مترە و زەلامێکیش باڵای متر و نیوێکە کاتێک جلوبەرگیان بۆکەوە جلوبەرگ 2 ئەونەیەمی بۆەکەی نابێ بچووکەکە حەسوود بواتە گەورە بێژە بۆچی ئەو زیاترەکە منیش ئەو نەبۆ بکەن بۆی بکە کەلپەلەکە بکە بەری لە ناوێ گومەوێ ناتوانێ بجوڵێت دەبەرەوە تۆ وەکو ئەو نیت ئینسان ئەگەر لە خودی خۆی تێگەیشت ئەو کاتە ضعفی شخصیەتی نەبوو ئەمە خاڵێک با بڕێن سەر بڕێن نمونە یعنی لەسەرەوەی کەوا ناڵێن الحەسود لا یەسود یعنی چی الحەسود لا یەسود یعنی ئینسانی حەسود سیادەت ناگرێتە دەست نابێتە گەورەی خەڵک ئینسانی حەسود دایمە لە جێگەی خۆیان مێنێتەوە چونکە ئاستی ضعیفە شخصیەتی ضعیفە ئینسان کاتێک ڕووداوێک باسەکەن ئەڵێن لە سەردەمی کۆنایەن هەندێک ئەڵێن لە سەردەمی پێغەمبەر عیسا بووە ئەڵە ڕۆژێ 3 کەس هەبوون چوون بۆ ئەوەی جەردەیی بکەن و ماڵوشت بێرن و ئەوانە پارەیەکیان دەسەکەوێ برسیانە بێڵن بەلەوە ماڵەکە بەشکەینی کیانێرە بڕۆ خواردنێک بێنە بۆمان با خواردنەکەمان بخۆین و ماڵەکە بەشکەین و جا بووینەوە کەسەکە کە ئەڕوا ئەڵێ باشە من ئەو ماڵەمان بردووە میسەم خواردنە ئەوە مێژم من تێرم خواردەیە خواردنەکە ژەهریتیەکەم بۆیان نەتوانە برن و پارەکە بۆ خۆمەوە ئەو دوانیش ڕێکەکەون ئەڵێن کاکە ئەمە ئەگەر هاتەوە ئەی کوژین و بەشەکە لە بین خۆمانە خواردنەکە ئەخۆین و بەشەکە لە بین خۆمانە بەشەکەین و نەجاتمانەوێ لێ ئەڵێ کە فعلن کابرا دێتەوە ئەی کوژن کە ئەی کوژنەویش دەرمانی کردوت ناو خۆراکە یەکێک لە مەکانیترا لە من هاوڕەکەم بکوژم بەشەکە بۆ خۆم مێنێت و هاوڕەکەی خۆی ئەکوژێ خۆراکەکە خۆ خۆیشی ئەمرێ ئەڵێن ئەمە مەلایە کاتی خۆی باسی کردووە لەسەر مینبەرەوە وتێتی کاکە 3 کەس بۆ ئەویان لێ چێمەی جێراوەتەوە وتی کابرا لە ناو مزگەوتەکە سەوت ئەرێ مامۆستا تۆ ئەمسیانە مردن کێ باسەکەی گێڕاو بەیان وتی قەسەمە خوا کەلاریت من کەلاری برزیار لەشت زۆرەکە باشە ئەنجامە بەسم چییە ئینسان نابێت بەهۆی ئەوەی کەوات کۆمەڵی ئەهدافەیە لە ژیان تۆ بیت لە پێناوی حەسادەتا بیدۆڕێنی قەت ناتوانانی سیادەت بەدەست بێن یعنی مەسەلەن بۆ نمونە تۆ قەرەوڵ هیچ حەسوودێکەیە سەرکەوێ سەرکەوتن بەدەست بێنێ هەنێ جار هەیە لەوانەیە کۆمەڵەشتی بەڵام کێشە ئەوەتانی خۆی لە بیرەکە ئینسانی حەسوود مەسەلەن بۆ نمونەیسە من بەمێ وەکو تۆ جلوبەرگ لەبەرکەم خۆم لە بیرەکەم کە خۆم لە بیر کرد ستایلەکە ئەڵێن کاتی خۆی ئەڵێن قەلەڕەش بۆیە لاڕێیەکە لەبەرەوە گەرەی وەکو کەو ڕێ بکە کەو زۆر جوان ڕێیەکە قەلەڕەش خۆی اعتیادی ڕێکردوتی باوە کەو ڕێ بکەم هەوڵی داساڵن قەلەڕەش کاتی ڕێکە قاچێکی بەرزەکات و نزمێک ئەڵێن ڕێکردنەکەی خۆی لە بیر چووە بەڕاستی ئینسان وەزیفەی خۆی لە بیرەکە بانم تۆ حەزی لە باسە با باسی خۆش بۆ بگەڕێ ئەویان کابرایەکیان بردوتە لای قازی 3 زەلامی کوشتووە بە سیارە بانگیان کردیان کاکە تۆ بە 3 زەلام و کوشتووە بە سیارە وتی جەنابی قازی من سیارە دەمە دەست خۆتۆ
ئەمە سێ زەلامە لێ وەستاوە ئەویش یەک ئاپۆرای خەڵکە 50 نەفرن خەڵکێکی زۆری کوشتووە عەفوە نەکسێکت خەڵکێکی زۆری کوشتووە ئەڵێ ئەم خەڵکە چۆن ئاوا کوشتووە ئەڵێ قوربان ئەوە سێ زەلام لەوە وەستاوە ئەویش یەک ئاپۆرە خەڵکە لێوە وەستاوە تۆ ئەگەر سیارت پێ بێ خێرا لە ناکایەکەم فاجەکەی ئەدەی لە سێ زەلامەکەیکت ناو ئاپۆرەکەوتی دەم لە سێ زەلامەکە ئەوتی بەخوا منیش وام کرد چون بۆ لای سێ زەلامەکە ڕانکە بنەوە ئاپۆرەکە شکارمە ملیا شوێنی کەوت کاکە خۆی لە بیرەکە حەسوود یعنی لە بیری کردووە کەوا تۆ هەدەفی خۆت مادەم ڕای کرد نەجاتت بوو کاکە بەڕێی خۆ تا بڕۆ مەبەستمەوەتانێ ئینسانی حەسوود هەمیشە لە ژیانیا بەردەوام ئەو کارانەی کە ئەیکا خۆی لە بیرەکە کە خۆی لە بیرکە قەت ناتوانێت سیادت بدەستمێنێ بەرەوە حەسوودی قەت قسەی زۆر ڕاست باش دکتۆر چارەسەری هەیە یعنی ئەم نەخۆشیە بۆ نمونە ئێستا من تووشی سکێشەیەکە بم یەم حەبێکمێنێ چارەسەر مەکە یا هەندێک کێشەی دەرونی هەیە لای ئێوەمانان چارەسەرە بێ بەس ئەم بابەتە چارەسەریە بێ یانی تر نەخۆشیە دەرونیەکان سێ قۆناغ تێپەڕێن قۆناغی یەکەم گشتمان جاروبار تووشی حەسوودیە بین وای ڕاست بێ ئەوە کەس بزانێ خۆمان چارەسەریەکەی ڕاست ئەمە مرۆڤ بوون واس ڕاست قۆناغی دووەم ێژن پێیان نۆرۆتیک تووشی حەسوودیە بێ و هەرچێکایش ناتوانێت چارەسەری بکە و لێکی قەلەقە و ئەچوا داواکە لە یەکی یارمەتی بکە تێ بۆ لای دکتۆر ئەمانە نۆرۆتیکن حاڵەتی سێوم تووشی قەلەقی بووە و چووەسە حاڵەتێکۆ ئیتر پەیوەندی تەکی جیهانە وەکو زەمان وەکو مەکان وەکو کەسایەتی تێک چووە سایکۆتیکە ئەمە خۆی تر نازانێ ئێرەی وای لێکرا ئەیوە نەخەستەخانە و بە دەرمان و بە ئەو شتانە کە پێویستە لەوێ نۆرۆتیکەکان تێن بۆ دەرمان لە قۆناغی دووەم ئەگەر خۆی هاتوێ نیان ئاوردێ من نەخۆشی دەرونی چوار جۆرمانە کەسەکە نەخۆشە و خۆی هاتووە ئەمە زۆر باشە لای تەسەوزە کەس ئیشی بۆ کرێ کەسەکە نەخۆشە وەلێ کەسێتری ئاوردێ پیاوەکە حەسوودە ژنەکەی هاوردێ ێژێ ئەمە فرە داوای پارەکە و قەناعەت نازانی ئەو نایداتێ وەلی ئەمی کردێ نەخۆشێ دەی من ئەمە نەخۆش نییە چی خۆشەکە خۆتی پێچەوانەکەی وەختێکە کەسەکە نەخۆشە یەکێتر هاوردێ پیاوەکە نەخۆشە ژن و مناڵەکەی هاوردیانێژە نەخۆش نییە ئەمانە زۆرم لێکن ئەوەش چارەسەر ناکرێ ئەم کەسەوە هاوردیانە نەخۆش نییە و کەسانی چە هاوردیانە زۆریان لێ کرد یعنی حاڵەتێکە سوورەکە ئایبیشی نییە و هێمە نەخۆشینە دەرونیەکان سایکۆتیکەکانە بێ بیانێری چون پەیوەندیان بە جیهان و نەما دەنگ تەوەهم یا ساوێر ینی چی دەنگێ بژنەفی کەس نەیژنەفێ وابزانی وای لە وڵاتێکە گشتێزانێ نیە لە وڵاتە ئەمانە ئیتر علامەتی سەرەکی سایکۆتیک ئەوەیە تەوەهمی زەمان و مەکان و دەنگ و ڕەنگ و ئەمانەی هەیە ئەمە ئیتر فەقیری ئەشێ بێت باشە لە چ قۆناغێکە ئەمانە ینی وەکو نەخۆشی ئێستا تۆ کەس هاتووە بۆ لای تۆ بۆ نمونە یا بیستوتە یا ڕیسێرچێ کردووە مەسەلەن کەسێک بڵێن وەڵا ئەمە ئێرەی وای لێ کردو هێنا ئەمانە چاکیکەین بڵێن نۆرۆتیک هەیە بەڵام سایکۆتیک خۆی تر نازانێ ئەوە سە و تۆش نازانێ ئەوە ئەبێ سایکۆتیکەکە بە حەبوو دەرمان بیکەیت تۆ نۆرۆتیک لەولا لە توێژەریا لێک دەرەکەوێت باشە بۆیە ئیسای مەغر لەسەر ئەم بابەتە با قسەکە کورتکەمەوە بێرینێ سەر کەسێکە نۆرۆتیکە و خۆی نەخۆشە و خۆی هاتێ لە باشترین حاڵەت لە باشترین حاڵەتە ئەم لە باشترین حاڵەتە توانین ئیشی تەکا بکەین لێ پرسین چون بابزانن دۆستان خەڵکێکە لە دەرۆ گوێمان لێرن ئەوەندە چاو گرنگە و چاویلکەی بۆکەیت و عیلاج و لێنز و لەیزیک و ئەوانە ئەوەندە گوێ سەماعینی بۆکەیت سەماعی بۆکەیت و ئیشی بۆکەی قاچێک بشکێ خاوەنی هەر هەمووی ئەمانە گیانتە و ڕۆحتە ئەگەر شکیا ئەبێ لە هەر هەمویان زۆتر ئیشی بۆ بکەی وەلە ئێمە خۆمانی لێ شارین دەرمانی ددان پارەیە سێنی و فۆرەن چاکێکەن بۆ دەرمانی قەلب پارە لێ سێن و نازانم چاکە بەیانە ئیتر سەختترین عملیاتی بۆکەن قبوڵیەکەی دەرمانی ڕۆح لانی کەم چوار و لانی زۆر 16 جەلسە ئەبێ بچتە لای دەروونشیکارێک ئیشی بۆ بکات ئەم خەڵکە گەرەکیانە بە پەلە بێن یەک قسە بکەن و لەسەر و خیابانە من گیرە دەن گەرەکیانە وڵامیان بدەمەوە ناکرێت وەختێکانەتێن تۆ تماشاکەی زۆرترین حاڵەتێکە کەسێک تووشی ئێرەی ئەبێ ئەمەسە لە مەقامی فکرە ئەوا دانیشتێ فکرەکات و خەریکە خۆی تەکێک کێشمانەکە ئەو بۆ ئەو هەیەتی چۆنەمەی دەستکەوت کەسێکە ئێرەی نییە و ها لە مەقامی ڕزایەتەوە خۆشبەختێژەوە بۆ من نەمتوانیەوە دەسم بخەم چیم نەکرد کۆششی کەمم کرد غەڵەت و ڕێگەکەم ڕێنمونی کارم نە و
ئیشی بە ئەو بەرانبەرەوە نامێنێ لەسەر خۆی شەکەی پرسیار لە خۆتەکەی ئەو ئیشی بە خۆیەوە نییە هەر لەو کەسە پرسێکە ئاگای چی لێ نییە وەختێکانە تۆ گوێ ئەگری لەم کەسە خەریکی توێژەری بۆکەی ئەڕوانی شێوەی فکرکردنەوەی غەڵەتە باش یەک نەبەرێ زۆر مهم بۆ قسەیە کردە ویستم من ئەو پرسیارە بکەم بڵێم فەرقی ئیرەیی وەکو دەروونناس فەرقی ئیرەیی لەگەڵ فەرقی کەسێک بوێ خۆی پەروەردە بکات و کەسێک بکا بە لیدەری خۆی ئەم شتەیەکە تۆ باسیەکەی ئیرەیەکە تۆ پرسیارەکانێ بۆ ئەوە کە ئاگای لە دنیا نییە کە ئاگای لە تۆ نییە خۆ دروستکردنەکە پرۆسی خۆ دروستکردنەکە ئەوەیە کە تۆ پرسیار لە خۆتەکەی ئەبواە من ئەوش بکەیتە مامۆستای خۆ بێژی فێرم کە سپاسی چیەکەی جیاتی دژایەتی تەکا بکەی تۆمەتی لێبەی درۆی بۆ هەڵوەسی ژێر پێی خاڵیکەی ئابڕووی ببەی بووەسە مامۆستا و سپاسی چیەکەیت و تەبایی کۆمەڵایەتی دروستەکە ولی ئێرەی بە درۆوە تۆمەت ئفترا تۆمەت یانی شتێکە خۆی نازانی درۆست ئفترا ئەزانی درۆست و عینەیتە ملی ئەگەر ئێرەی نەبێ بۆ چیە میشانەکەی با تۆزێتر بڕۆینە پێش باش ئەم ئینسانانە ئەمە لە مەقامی نەزەرە هاتە مەقامی عمل چون ئینسان حکمەتی نەزەریمانە و حکمەتی عملی لە فکرکردنەوە شتێکە وەختی هات عالەمی واقع عملەکەی لە عالەمی واقعە چا کێبەرکیە کاتێکی خەڵکە هەر گەرەکێ تۆ ماژە کابرا سیارە قوڕازەیەکی بایی هیچ نییە ئەبێ حتمما هەرچۆنێ بووە ئەو لامبورگینیە بداتە دوای خۆی خاوەن لامبورگینیەکە هیچ کێشە نایە کێشەی بۆ دروست نابێ ولی ئەم چون ئێرەیە تا ئەو نەداتە دوای خۆی هەستەکە و پارەیە لە کیس چووە و ئەوە ئەگەر ئەو کەوتە پشتیوە ئەوانەی زۆری نەخێرا لە جادەچن خوێیەکی ئێرەییان واتە با بچینە پێشتر بەڵام ئینسانی تەندروست کە ئێمە ئەو کێبەرکەیە لێلاوێن فێری کێبەرکەیەکی تازەیەکە نیژن کێبەرکێ بکە بەڵام تەکی خۆتا تا دوێنێ 3 ساعتە و خۆندەوەی ڕۆبی کە 3 ساعت و 5 دقە تا دوێنێ چاو بە ماڵی خەڵکەوەی سا چاو بە ماڵی خۆتەوەی لێرە فەرقێکا لە بینی کێبەرکە و مسابقە ئەگەر من و تۆ لێرەوە بڕۆین بۆ کەلار مامۆساوتی کەلار بڕۆین ئەگەر قەراروێ هەرکێ لە بەراگەیشت ئەوە کە بیدۆڕێنێ من و تۆ ملی خۆمان نەشکێنین بەشکەم من بگەیم تۆ بدۆڕی بەڵام ئەگەر کارمان بەمەوە نەوێت هەرکێ دوو ڕۆژی تریش بکەوێتە ڕێ من با یەکەمیش گەیم ئەوش ناگەێتە کەلار من کارم بە کەسۆ نییە ئێمە ئەگەر ڕقابەت بکەینە مسابقە هەرکێ بڕوات مانعی گەیشتنی کەسێکی تر نابێ بەڵام وەختێکانە یەخێتە کێبەرکێ یەکێوێتە یەکەم ئەبێ باخەکەی نەبێتە یەکەم بۆیە ئەبێ شێوەی بیرکردنەوەی ئەم کەسانێ مێژ هاوتمان بەشەر یعنی نەخۆشیەکە پەیوەندی بە شێوەی بیرکردنەوەی لە پێ نەمود وتم پێشەکی با ئینسانی دەروون دروستمان نەبێ باوەڕەکانی غەڵەت نەبێت تەباوێ باوەڕ غەڵەتە و نەیچی زانیە غەڵەتە بۆ نمونە من بۆ کەلارە چمو نەمزانی ئەمە ڕێگەی هەولێرە هەوڵی چەدەم کۆشیشەکەم وەلێ ناگەیم بەس کاگەیتە ئەوێ کەلار نییە هەولێرە مەقامی سێ بە کورتی بابچمە لای دکتۆر لە ئێرەی یا ڕێگەکان ئەوە سرێت هیچ ڕێگەیە نییە تۆ خۆتەکی منە قیاسەکەی تەکی چی منە دەری من خەبەر لێ و ناوی خۆت دێ ئاخر ئەمە ئەقلانیەتە ناوی کەسێک کێشمانە بکەیتەکی دەری کەسەکە ناوی ئەم کەسە جۆرێکە و دەری کەسەکە بۆیە ئەوەیە ژین چاولێکەری و چتە غەڵەتە تۆ ناوی خۆتی خەوەر لێ هەو دەری کەسەکە ئەو بە ڕووکەشەژی ئەمە کەی ئەمینە ساعاتێکی تر لە مەڵا من ببینە بزانە چۆنم ئەمە غەڵەتێکی ترە بەڵام لە دەروون دروستیە وا بیرەکەی توێژی ناوی ئەوم خەبەر لێ نییە و ناوی خۆم خەبەر لێ ئەگەر ناوی من ئاڵۆزە کارم بۆچی با بچم ناوی خۆمدا بمەرزێنم دەستخۆش تۆزێکی ما یەک خاڵ ئەو خاڵەشم پێ بڵە مەقامی ئێرەیی نەمانی ڕەزایەت و ئاسایشە مەقامی فێربوون یاغبتە ڕەزایەتە ڕازیت بەو چتە هەتە ئێمە جایتر بۆ ئەم کەسە فێر بکەین ڕازی بێ بەو چتە هەیەژین تەکی سەروا خۆ کێشمانە مەکە ئەگەر تەکی خۆتانایکەی تەکی خوارابیکە تەکی خوارا ڕەزایەت بۆ ئێمەژین پێی کێشمانەی نەرێنی تەکی بانە کێشمانە مەکە تەکی خوارە ێژین لە بەلا خۆت ئەگەر تەکی خۆتانایکەی خواروی خۆت ڕەفیقی ئینسانی بەخشەندە بکە با سەخاوەت فێر بووی تەمەرکوز و تەرکیز بخەرە سەر خۆ و خاڵێک ماوە دایانم بۆ دواتر جیاوازی سەرکەوتن و مۆفەقیەت ئێرە ئیدارەکان بە دوای مۆفەقیەت ئاگەڕێن ئەهلی ڕەزایەت بە دوای سەرکەوت ناگەڕ دەستخۆش دکتۆر چارەسەری لە ئیسلاما چییە؟ یعنی کە تۆتە نەخۆشیە کە تۆتە چارەسەری چییە؟ یعنی من ئەمە یەکسەر شتێک پرسیارەکان وا لێ بکەم کەس هاتووە بۆ لای تۆ بۆ نمونە وەکو مامۆسایەکی ئاینی پێ بڵێ بۆ من وەک شخصینە
باش بس بابلين بقشتي ولكن بقشتي أو بابتا يعني دي تاريخي مسلمان هذا بريقو أو مسألة علم النفس بيجي أو أصلي أستام تدنا أو مسألة حمد هاتنا معالجة كرن دم موضوعي تربية وتزكية وتصوف وعرفان ده أساسا وظيفي طريقي تصوف ده أساسي خدا بري أو موضوعي جو هناك انحرافي كتبية ديالنا موضوعي أساسي ده موضوعي التربية والتزكية ده موضوعي معالجة قلبه باعتبار روجا قيامتي إنسان روس سبيد ناشي حزورة خدي تعالى إلا شرطك يخوهيا أو شرط جي أو دليت باقج دلي سبي آيات يا قرآن بيروز بيجي إلا من جاء بقلب سليم أو قلب سليم أو إنسان يقول نخوشيا غيبة حسودية تكبرة تعجبة تهدى النبي أو موضوعة دعيني وقت دبري بيجي موضوعي خطر من تحويل دكتور خاني بكم دسبيك دجي أو موضوعي ما مستي أينية شون جبرجو أو موضوعة جريداي نهما تاني موضوعي قلب جريداي بموضوعي عقيدة جبرجو موضوعي حاسد كسا حاسودش كسا حسود أو إنسانك اعتراضي لسر نعمتي خدي تعالى دكي آياتي قرآن بيروز بيجي أم يحسدون الناس على ما آتاهم الله من فضله أو كس حسودية دكن لسر أو نعمتي جو خدي تعالى داتوا أو إنسانا اعتراضي ويل منينة وك شخص اعتراضي ملتنينة بس اعتراضي من الخوايا تشاما دوريني بوا بيشكشفاني برنامج روداو اعتراضي من الخوايا بو أو مسألة موضوع قريداية موضوعي عقيدة وبهوري بو أو يكجي يعني بجورك لجورة كان تانا دانا لإيشي إخوة بله جبر أو يكجي موضوع حديثي بيخمبر عليه الصلاة والسلام هيا دبيجي ددلي إنساني مسلمان ممكنين بهوري وحسادتها به جبرجو بهوري راضيبون بأقداري خدي تعالى رزق ونخوشي وبيشكتن دجيان ده حمد دستي خوادية حسادت عكسي أو موضوعية بجبو أو يك دل ده ممكنين حسادت وإيمان بيدا ببن بو أو يكجي بيخنبري خو عليه الصلاة والسلام ده بيجي شياري خبن أو إنسان يقول مسلمانا اللي مش كرا روجي دقري حج دكي زكاة دكي صدقات دي شياري خبر روجي قيامة نبي أو كسي مفلس شونتي دبي شياري خو موضوعي حسد ببن جبرقو حسد أوقع أفعال وعملي خير برتلف دبن بيخبر عليه الصلاة والسلام بيجي إياكم والحسد شياري خو حسود ديبن فإن الحسد يأكل الحسنات حسودتي حسناتي تحمل محودكي شون كما يأكل النار الحطب شون آجر تختي دار محودكي بو أويك موضوعي حسادة زمانك ده دهات معالجة كرن حتى علماء إسلام كسيقوا متخصصا موضوعي تربية موضوعي تزكية حتى شيخ الإسلام ابن تيمية دو كتاب يخوني وصلنا يقبنا في تصوف يقبنا في تربية وتزكية جبلي علماء باشقا إيقوا ده أو موضوع ده تخصص بنا دسخوش ما مصاب نخوشية طاو يعني واني هاورين لسروي كنخوشية أم نخوشية حلي هي حلكي أمل الإسلام يعني قد بوا من أو برسيارة شم لما مساكر يعني من أو برسيارة لخومنا كما بس كم أو يبزانم كس هي خوي بو بزاني نخوشي إيري بردنا بخلق يعني كس لخويا أوشتا كشفكات يعني من نمبيستوا بو نمونا رنگا بلا من خوم ليناك بلا موا بلا حالت هي مثلا كس خوي بزاني من نمونيكم برايكم هي دوكاني بو إيشيا كروتي كسيك أي ناس موتياتو ولا ملسر دوكانك ما سير ميكرو مو خيرة تي والله هلا خو تو إيشتي ومنيش مني حسوديت بيو ما رواب تو بي يعني باش أم حالتنا هي وتوزي درتشونا لسنوري خوي ما بس تيمن اشتكنا ونين حل معناه وني بنا بالربه حل بمعنى الريقة شارب أوي شي بكره كسيك أجر بيه الريقة نه بيجري تبر ناتو نه بيجري تبر بلام مينتوا بيغنبري قال صلاة السلام يقال السربية بابتي حسادتي ربط كلها إيمانه فلما لا يؤمن أحدكم حتى يحب لأخيه ما يحب لنفسه بربطي كاتا إيمانه ولا برء واعتقادات الشوازي بيركنوي كسكية أجر بابتك حقي شيء لإيمان يعني كسك حزقة تشبين دي بباور إيمان بكو ما وصل فرموي بوشي لبرو بابتك أصلي الشوازي بيركنوي كسو اعتقادي كسكية بونمونا من بو توضيح باش من كاتي حساب من أمر الرم بوكلار أكوم الرسالة اللي يقرن بوكلار شوازي تعريف كرني خوم لسرتاو شون بيناسي خوم كم أو سعر اللي يخر
چەند تعریفێکە مەزە من کەسێکی پێش کێبڕکێکارم هەتا کەلارە بێ نێڵم یەک کەس داتە بەرما چۆن لێ خوڕم سایرە طبعا بەسەری ئەوی بوو بەخێ ڕایی نایڵم گرنگترین شتەوە تا کەس نەداتە لام یان تعریفی خۆمەکەم بڵێم کاکە من مەلام بیری خۆمەکەم سایە من مەلام لەسەر بەڕێەکەمی کە سەر کاکە بۆ خێرا لێ خوڕی کاکە بۆ لای تیشەکە هۆرێن بۆ ئەم لێدەم کاکە خۆ تۆ مرشدی دینی تۆ قچە تۆ گەرەک تەبڕۆیتەوە بۆ کەلار لەمە زیاترەیە یەکێکی تر هەیە تعریفی خۆیەکە وەکو پۆلیسی مرور کەسێ مخالفەی کردووە ڕەماشی بۆکە کاکە بۆ مخالفە کاک تۆ قچێ خۆ تۆ مرور نیت تۆ حەق نییە کابرا مخالفەکە ڕێی بدە با بڕۆ خۆی مخالفەکەی تۆ خەری یعنی لەسەر بۆیە بینی خەڵکی ڕەماش بۆ خەڵکەکە هەیە هۆرێن بۆ خەڵکەکە هەیە جمێنەدا ئەم مەوزوعەکە گەرەتەوە بۆ ئەسڵی بابەتەکە ئەبێت تعریفی خۆی بکە بڵێ من چیم من سایقێکم ئەمەوێ لە سلێمانی بچم بۆ کەلار لە هەولێر بڕۆم بۆ کەلار ڕێگەکانم بگرمە بەر و بڕۆمتەوە ئەگەر تعریفی خۆم وا کرد بە شێوەیەکی تەندروست ئەگەمە جێگەخۆم بەڵام ئەگەر تعریفەکەی خۆمم گۆڕی حەسوود تعریفی خۆیە گۆڕێ حەسوود خۆی لە بیرەکات چییە من ئەڵێم کاکە منیش خوێنەوارم بۆ دکتۆر محەممەد خانینەوەم بۆکەوە قسە نەکەم تێمگەرەکمەوەکەوە قسە بکەم کاتی ئەیکەم لێم نایە تعریفەکەی خۆم غەڵەتەکەم کاکە من وەزیفەیەتمێ وەزیفەیەتری ناتوانم مەکەوە بم ئەڕۆم عیادەیە دانم وەکو دکتۆر دانیشم دەرمانی خراو بۆ خەڵکە نووسم ئەڕۆم تێم خۆماکەمە ڕۆژنامە نووس دەزانم شتێکەوتە بیر شتێکەوتە بیرم بۆ لە هەر حاڵ دەی خۆمەکەمە ڕۆژنامە نووس تێم بەرنامە پێشکەشەکەم کاکە ئەکرێ وەکو تۆ پێشکەش ناکرێ بۆم ناتوانم لێم هێمەش تۆزێ بکەنین ئاخر نەسەریکەوە ئەزانم چی ئەوە کۆنەوە باشە یعنی خۆون کرد یعنی یەکێک لە کارە سادەکان خۆ لە بیرکردنەوەکەوە باشە ئەو خاڵی ئەخیر چی بوو باوکە ڕۆ ترافیکەکە هاتووە وەڵی وازانم ئاسانە بۆ حاڵی بوون ئەگەرزانتان نەوەڵا دێ ئەگەر لە بیرتانێ باسم کردوتم ئینسانی خاوەنی ئێرەیی لەسەر ئەو پرسیارەی مامۆساژ وڵایی ئەمە تێن ڕێک ێژێژە بەخوا وەختە چاوم بتەقێ مردم نعمەتێکیانە زۆرێکیان باشە زانن ئێرەیانە وەلێژ نازانم چی بکەم یعنی هەیە خۆی ئەیزانێ بە ڕێگەکەی غەڵەتە من هەزاران جار پێمیان وت هەزاران درۆست وەلێ بەست مەسە زۆر پێمیان وت بەڵام خۆی ڕێگەکە نازانێ باوەڕ ینی وانە هەر کەسێک سەری ئێشی کرد بزانێ بۆ ئێشەکە بەڵام دکتورێکە زەزانێ دەرمانی بداتێ و باروەکو گاڵتە کاورایوتی من نازانم پاراستۆڵە چۆنە و نەژیرە من خۆیشم نازانم کوێمێشەکەی دەمێ چوە لە ئێشێکە دکتۆرە زانێ پێوتەوە ئینسانی مۆوەفەق جیاوازە لە ئینسانی سەرکەوتوو زۆرینەی ئەو کەسانەی بە دوای مۆوەفەقێتە ئەگەڕێن خەتەری ئەوەیان هەیە تووشی ئێرەی ببن چون هەنە ڕکابریتێکی کەسێکە چون ئەبێت لە کەسێ بچیتە سەرتر تابێژن پێ مۆوەفەق وەلێ زۆرینەی ئەو کەسانە وان بە دوای سەرکەوتنا ئامان دیارەکەن گەرەکیانە ئامانجەکە پێکن کاریان نییە خەڵک پێکایان چێ لە پێش ئەوە چێ لە دوای ئەوە کێ لە دوایەوە بەم شێوە کەسەکان بە لێکۆڵینەوەی لە خۆیان بکەن ئێمە بۆیە مناڵەکانمان دەروون نادروستەکەین داوای مۆفەقێتیان لێکەین مۆفەقێت مەبەستەوەی بە مناڵەکە دەڵی کێشمانەیەکەیتەکی کەسێکی بوو بە پزیشک گشتی بوو بە فلان تۆ بۆ نەبووی کاتێ چیرۆکێ بچووک بێژم ئەرەوەڵا ێژن و پیاک چوونە لای دادوەر بۆ تەلاقی تر شەکەت بوون و بردیانیان هەناردیانیان بۆ لای دەروون ناستیان بزانن ئەمانە توان وەیە کۆ بژینیان ئەگەر ناژین تایتر عزیەتیان نەکەین تەلاقەکەیان بدەین دەروون ناسوتی تخوام جارە مناڵەکەشتان بێرن تەکی خۆتانوتی گاز لە مناڵەکە شتێکم چون ئێمەیەکی لە دەرمانەکانمان سیستەمیە دەرمانی خانەوادەمانە دەرمانی سیستەمیچمانە سیستەمیانیە بێ مەدرسە و شتەکە چی تیا دەرگیر بکەی مامۆستای مناڵەکەش قسە تەکا بکەی وتی با دەرمانێکی خانەوادیان کەم مناڵەکەش بێ گاز زانستێکم لە مناڵەکە دەستکەوێ ژن و پیاکە دانیشتن خەریکون قسەیە کرد ئەرێ تۆ ئەویتە ژنی مردم ئاواکەنەوە ئەمەکەنەوە ئەوەکەنە وتی ئەی خۆ پیایی فلانە کەس چۆنە و چیە و چیە حاکم وتی ئەمە خەریکی چین چیە هەر ئەوایانە گوتی کوڕەکەوتی من قسەیە بکەم وتیاوتی دەی بابە ئەمە خراوە دایکم هەرێژەوە تۆکی فلانویت و تۆش بە دایکمە ژێرەوتی ئەی بۆ خراونیە ئێرێ وەڵام دایکتە واکەوە من وە پیاە نازانێ وتی ئەی خۆیەوە لەو ڕۆژەوە من لە دایکم تای ساڕێژن مناڵێکی ئاواسە و مناڵێکی ئاواسە یەکێ لە ڕیشەکانی دەروون نادروستی پەروەردەی مناڵەکەس تۆ هەموو ڕۆژیان مناڵەتێ تۆ بۆ نمونە من ماچی دوو مناڵەکەمەکەم ماچی یەکێکیان نەکەم و ماچی یەکیان ناکەم تۆ میێرەی لە بینیانە ناوەشێنم حتا لە میهرەبانی چا ئایسا من برایەوە ئەم سێ بەڕێزەوان لێرانە دەفتەرێ دۆلارە دەم بە ئەو $3 دەم بە تۆ
دوو دەفتەرە دەم بە بۆ شێم یەکە بۆی تۆ ئێمەش تۆ زئیرەیمان بەرکەوە ها مامۆسا لە بەرنمەیەکە وتی تۆ هەر سەیری دەروونەکەیت و سەیری ئەمە ناکەیت بۆ شێوەکەی من خراوە منیان لە جێبەیە کاتانەوە ئەمانیش گشتیان تماشای دەروونەکەن بەسەر تۆ بەناوی بەڵام کامێرەکەی من ڕێک بەرانبەری من ئاخر خۆتەکی کەسێکا قسە بکەی بێت تماشای بکەیت تماشای نەکەین باشە ئەم باوکو دایکە وەختێکانە خەریکن لە مۆزوعی عەدالەتە با نمونەیە کرد لە ئوستاد مەلیکیان نەقڵ بکەم ێژێ دوو مناڵی هەیە گەرەکتە کێکێکیان لێ بەشکەی کێککە ناسە بەردەستیان ێژی کوڕم بەشیکە لە خۆتان کوڕەکەی کا بە دوو لە تۆ لە تە گەورەکەی خۆی با بشکلەکەدا بە خۆشکەی ێژێک گەرەکتە لە ئەمڕۆ بە عەدالەت چون پێشەکیەکەی من عەدالەت وتم عەدالەت تەواضع ئیحسان ئەگەر گەرەکتە لە ئیمڕۆوە دەروندرستی لە مناڵان تا دامەرزێنی بێژە ڕۆڵە تۆ لەتیکە ڕۆڵە تۆ هەڵی بژێرە تا ئەگەر تۆزێکیش لار لەتیکا بزانێ کتە بچووکەکەی بۆیە گەورەکەەوەی بە لە ئیمڕۆوە ئیحسان فێر بێت خۆشی بەرانبەرۆ خۆشی خۆی تەواضع فێر بێت ئیحسان ناخۆشی بەرانبەرۆک ناخۆشی خۆی لە تەواضع خۆشی بەرانبەرۆک و خۆشی خۆی جا بەم شێوە ئەگەر تماشا بکەین تۆمی ئێرەی لە پەروەردە ئەوەشتێن مامۆستای مەکتەب یەک مناڵی خۆشترەوێت لەوەکانوان ئێرەی پێبن با من شتێ بخەمە بیرتان خۆشەویستترین تەلەبەی مەکتەب ئەوەیە کە بانترین دەرەجەیە بانترین دەرەجە خۆشەویستی مامۆستاست نەفەری دووم گەرەکیوە بێ بە خۆشەویستی مامۆستا گەرەکێسی ببێ بە دەرەجە یەک ئەولابەوە ئەگەر نەیتوانێشە چی بکە دژایەتیەکە و ئێرە دژایەتیەکە ینی حەز ئەکا یەکەم تەلەبە بڕوخێت بمرێت چون ناتوانێت سەرکەوێت بە هەوڵ ناتوانێت بۆی کە ئەم بچێتە شوێن بۆ ئەم بچێتە شوێنی ئەی تەلەبەی سێهەم ئەشی ئارەزۆی مەرگی چەند کەس بکە سێ کەس ئەی تەلەبەی چوارە خواری خوارۆ هەن ئەزانن بە ئارەزۆر ناکرێ و بە هیچ وەیەکۆ پێ ئەکەنن لە مەکتەبە یەکەم و دوو مسیۆمەکە پێکەنین قەتیس بووە لە سەرزانیانە چون بە ئێرەی ئەمە فەرقی مۆفەقێت و سەرکەوتنە جا ئەی سەرکەوتن چییە؟ سەرکەوتن من گەرەکمە بگێمە ئەم خاڵانە ئەم زانینە فێر ببم هەر چەندێک ئەتوانم ئەگەر نەمتوانی کەم تەرخەمیم کرێت ئەگەر ئەتوانم بە سەرکەوم بۆ ئەتوانم و سەر ناکەوم حتمما غەڵەتمە با غەڵەتەکانم چارە سەر بکەم ئەوە فەرقی ئینسانی سەرکەوتووە تەکی ئینسانی پاسوەردەکەشتم لەبەر کرد تەواوە ئەگەر کامێرەکە نیشان بدات ئینسانی مۆوەفەق خراب نییە ڕەنگە بە ئێرەیش مۆوەفەق بووێت مانایەوە نییە ئینسانێکی خراوە دەرونی نادروستە ئەنا سەرکەوتنەکە عیبیتیانە مۆوەفەق بوون ئینسانی مۆوەفەق ڕێگەی مۆوەفەقێتەکەی چون کێشمانەستەکی کەسی ترا وەک دەسەڵاتی کەسی تر نامورتاحیتیسا من وەکو تاکە کەس چوار جیاوازیم تەکی تۆ هەبێ ئەوە دەسەڵاتم بێ من باوکو دایکێترم بۆ ئێستا دەموچاوێترم بوو خۆم خاڵم نەبژانە من خوا زەهنێکی دا پێم ئەر بە قووەتر وایە شعری زۆرترم لەبەرە کرد زەهنی تۆش خۆ هەڵی نەبژاردێ من خوا لە شولارێکی دا پێم تەکی لە شولاری پاڵەوانێکە فەرقیە ئەی لە زێدێک چاتمە دنیا و لە پەروەردەیەکە دەسەڵاتی منەوە پەروەردەی کرد دەی بۆ تەکی تو کێشمانەی خۆمەکەم ئەم چوار جیاوازیە هەتایە هەیە و منیش دەسمتیان نەبووە بەم شێوە مۆوەفەق غەڵەت هێز ئەنا مۆوەفەقێت عیبی نییە غەڵەت بیرەکاتەوە تووشی دەروون نادروستیە بێت خۆب ئەگەر ئینسانێک سەرکەوتوو بێت با لە بەلایەوە بیبن تا شەرحەکە مۆوەفەق معلومێ چییە ئینسانێک سەرکەوتوو بێ خۆی تەکی خۆیان هەڵسەنگان نەکا و بە دوای ڕزایەتی دەرونی خۆیان ئەگەڕێ و خۆی چارەسەرەکە و بڕیار کەسی نییە ئەم ئینسانە یا سەرەکەوێ یا سەر ناکەوێ سەر نەکەوت ئەزانێ هۆکار چییە خەتای کەس نییە خۆیەتی ئەگەر خۆی چی ناتوانێت سەرگە من گەرەکمە بفڕم پەڕم نییە مانایەوە نییە من ئینسانێکی خراوم ئینسانی مۆوەفەق یا سەر ئەکەوێ مۆوەفەقەوێ یا ناوێ وەلی ئەو حالێک کێشمانەتێکی کەسی ترا ئەگەر کەسێک کامێراکە بیگرێت ئەگەر کەسێک هەم مۆوەفەق بێ و هەم سەرکەوێ باشترین نعمەتی دنیا دەروون دروستە سەریش کەوتووە مۆوەفەقیش بووە ینی پلەی یەکەمی هاوردە بە دەروون دروستیش هاوردیە پلەی یەکەم مۆوەفەقیەتە دەروون دروستیشە سەرکەوتووە سەوزە ئیترەوە ئێوە وێنایەکەن ئەگەر کەسێک مۆوەفەق نەبێ وەلێ سەرکەوێ من نەبووم بە یەکم وەلێ تەواوی و خاڵانە تۆی زانی سایتم منیشەی زانم ینی تۆ زووتر گەیشتی تەکەلارۆ لێ منیش گەیشتم ئەم ئینسانە مۆوەفەقنەوە وەلێ سەرکەوتووە زەردە ئینسانێکە مۆوەفەق ئەبێت ئەبێ بە یەکەم وەلێ لە ناوەوە ڕوخێت باشە گەیشتووە بەو خاڵەوە مۆوەفەقێتە سەلمێنێ جایزەی پێدرێ وەلێ
ئەی دەرونی چ بە دەروون خراپی ئەی ئینسانێکە نەمەوەفەقی و ناگەیە ئەوەی تر قڕ کراوە بە سەریا و تاوە جا ئەمە جیاوازیە خاتە بینی قارەمانەکانی وڵاتمان کە مردمی ئێمە کێشمانەی مناڵەکانیان بۆوانەکەن ئێمە قارەمانمان هەو پاڵەوان لێرە ئەگەر ڕاستی گەرەکە بێژم قارەمان کامەسە قارەمان ئەوەیە کە مەوەفەقە بێت بە هەر شێوەیە بێ لە فوتباڵە بۆ غەشەکەین بۆ دووپینگەکەین بۆ بەدرۆ مارادونا بە پەنجەی گوڵی کرد لە جامی جیهانیە گەرەکی و ببێ بە قارەمان ئەی بۆ فوتبالیستێک گوڵەکەی ئەکەن خۆی دەسەڵە ڕێژێ گوڵ نەبوو من خەتام کردێ چون لە قارەمانیە تۆ سەرکەوتنەوە نەگرنگە بۆ بڕێکات غەشی تیاکەی بڕێکات حەسادەت کە وتم تۆمەت و ئەوە و تەمەعیتر با دووپاتی نەکەمەوە وەلێ لە پاڵەوانیە تۆ ئەو نە دەرونی خۆ بۆ گرنگە بۆ مۆفەقیت درۆم نەکرد بێت چون دەرون دروستی بۆم گرنگە دەستخۆش مامۆستا لە ئەمە ئەتوانین بڵێن یعنی ئێستا ئێمە ئەو پێوەرانی کە کۆمەڵگەیەکی تەندروست بەرهەمەهێنێ یعنی یەکێک لە ینی ئەو جوڵە کۆمەڵایەتیانەیە ئەو باسە کۆمەڵایەتیانەیە ئەو نەخۆشیە دەرونیانەیە یعنی وەکو دکتۆر باسی کردووە سەر تێشێ 11 دکتۆرەکەی بەڵام بۆ کێشەیەکی دەرونی خۆت پێویستە بە 15-16 جەلسە هەیە لەگەڵ دەروون ناسێکا کە پێم وانە هیچ کوردێک یعنی نەبانەڵێن هیچ کوردێ بەژمارە بەڵام ئەتوانین بڵین زۆر کەم کەسەیە گرنگی بە نەخۆشە دەروونەکانی خۆی باوسەردانی پزیشکی پسپۆر بکاتوانە پێدوانیە شاردنەوەی ئەم دەردانە وای کردووە کە کێشە کۆمەڵایەتەکان زیابێ نەفسیەتی خەڵک خراپ بێ یعنی خۆمان کێشەیەک لە وڵاتە بێ کە تۆ بەم هەموو کێشە دەرونیەوە ئەو کێشەیە ئەگەر لە وڵاتێکی ئەگەر لە نەرویج بۆ نمونە لە سا 5 کاریگەری لەسەر نەفسیەتە هەبێت تۆ بەم هەموو دەردە دەرونیەوە بێ بە لە سانە و 5 بەڕاستی ئیشی مامۆسای ئاینی ئەوە نییە کە ئەم تەشەنوجانە وردە خاو کاتەوە لای خەڵک ڕێنوێنی باشتریان کات وەنیە یاین لە بریەوەی تۆ سەیریکە مێمە باسی سیاست ناکەین و دڵخۆشیشم بەم بەرنمەیە کە هەتا ئێستا زۆر باسی سیاستمان نەکردو نەک لە بەرەوەی کە نەوێرین باسیکەین نا بەس لە بەرەوەی کەیتر باسی سیاست پێویستی نەکردووە و خۆشحاڵیشم کە باسمان نەکردووە نەک دووبارەیەکەمەوە لە بەرترس و سانزنا بە ئەو شتانە بەڵام ئەوەندەی گرنگە مامۆسایەکی ئاینی مامۆسایەکی مەکتەب دەروون ناسێک ناڵی نەقد نەکرێ بەڵام ئەم هەموو هاتو هاوارە لەسەر گەندەڵی سیاسی لە وڵاتە ئۆکەی گەندەڵی سیاسی هەیە و کەس نییە بڵێ نییە باشە بەڵام کە چارەسەر ناکرێت دەوەرە باشتەکانی تر چارەسەرکەی وەنیە ینی وەزیفەی مامۆسایانی ئاینی ئەوە نییە کە بە شێوەیەکی گشتی ینی ناڵین جەنابەت و دکتۆرخانی و مامۆسا و باسی ئەوە ناکەین بەڵام سوچی مامۆسایانی ئاینیشی تیانە من ئەگەر مامۆسای دکتۆرێکیش لێرا بۆە هەمان شتم پێوت ئەگەر مامۆسایەکی قوتابخانەش لێرە بۆە هەر ئەوم پێوت ڕاستیەکی تاڵە من وتارێک مەیە زنجیرەی باس و خواست یەکێک لە وتارەکان تایبەت بەس باسی ئەوەم کردووەکەوە دەرونی ئینسان پێویستی بە ڕاوێژە لەگەڵ دکتۆری دەرونی و کەسانی پسپۆڕە لە بواری دەروونە چکان بابەتانە مەسەلەی ئیندۆکرینە کە پەیوەندی هاو غودەدی سەمائی پێوترێ پێشن کوێرە ڕژێنەکان بە کوردی ئینسان حاڵەتە نەفسیەکانی کاتێ بەسەراتێ زۆر ئاساییە بڕۆ ڕاوێژ من بابەتێکەیە لێم ئاڵۆز بووە نازانم دەرچەی چییە بێم ڕاوێژ لەگەڵ دکتۆرخانیە بکەم بڵم دکتۆر حاڵەتێکی دەرونمێ من هاوڕێی دکتۆری خۆم مەیە بە هەر ینی چەند جار ڕاوێژم پێکرۆ لەسەر مەوزوعێک ینی هەستم کردووە دەروونم ناتوانم لەگەڵێ معالەجەی کۆنتڕۆڵ ناکرێت کێشەی کۆمەلگای ئێمە لە 100 من ئەوەی بە سیفەت هامنێ لە 100 ئەوانەی کە کێشیان هەیە کێشەیەکی دەرونی هەیە یەکسەر بۆ مەلا باسیەکە ئەوە یەکێک لە کێشەکانمانە بەڕاستی من خەڵک کاتێ ڕووم لێک ئەڵێ مامۆسا زەحمەت نییە فڵانشتمەڵم کاکەمە بابەتێکی دەرونی بڕۆ ڕاوێژ بە دکتۆرێکی دەرونی بە قسەی من ناکە کاتێ وای پێڵمەڵێ بابەت دەرونی چی خۆ من شێت نیم وا تێگەیشتووە لە یعنی مجتەمەعی وا بڵاو بۆ تۆ کەسێک ئەگەر دەرمانی دەرونی وەرگری یا ڕاوێژی دەرونی وەرگری یعنی شێتە وانێ کاکە ئەسڵەن هەموو کەسێکمان لەبەرەوە دەروون بابەتێکی ئەوە ئیشی من حاڵاتانەش ئەگەر مامۆسایەکی متەواضعی وەکو جەنابێ نەبێ ناڵێ بچۆ بەلای دکتۆر ناڵێن ئەڵێ خۆی هەڵە بە ئیشتیهاداتی خۆی کۆمەڵێک من وتارێ تایبەتم لەسەرەوە هەیە یەک وتاری 50 دقەیە باسیەوە کە ماڵێم کێشەی دەرونی تانێ بڕۆن ڕاوێژ لەگەڵ کەسێکی شارەزا لە بواری دەرونا بکەن وەڵی مەلا لێی نازانێ بابەتێکە یعنی ئەمە مەوزوع عیبە بڵێ لێی نازانم هیچ عیب نییە من جارێکیان کێشەیەکەمە بوو ناودەمم زانم بوو چۆمە لای دکتۆرێکی قورگول و توگوێ کە قورگمیل تیاوێ کرد فەحسی بۆم کردوتی کاکە گیان ئیشەکەی تۆ ئیشی
دکتۆری دانە مۆزوعت لە دانایە بڕۆ بەلای دان چاکە بیتۆ پارەکەی بۆم گەڕاندووە هەتا مردن مەمنونیم چکەمە ئەخلاقە کاتێ من مۆزوعت هەیە بەلای من لێی نازانم یەکسەر ئەوە تەسەڕکم ئەوە جنا لە گیانتە ئەوە چاوت لێ دریا هەتخەمە ناو چاڵێکەوە تۆ لی تێ ناکەی تووشی نەخۆشی تووشی نەخۆشی ئەو دەستخۆشیەک یەکوشە نایخێتە ناوی چاڵێک ئەو بێچارە لە چاڵێکە و خستە ناوی بیرێک قسم بۆ بکە دکتۆر جان تصوري مدى يعني الجوري أزنا شهر زامن الموضوعي يعني نفس بور من موضوعي علم النفس ده ولكن اطلاعك من دزانم يعني علم النفس يعني علمك التجريبية باش مثلا ما مستزور جارنافي فرويد بكراني بهترين فكر راماني فرويد لسر كتشي خوا ولسر هن فاميليا خب أو فكرة داخستية نجه اتفاقية إنسان رحي وينا لاشي وينا نفسا وينا فرقي هيا إنسانك يقول كردستان دجي وإنسانك يقول أوروبا دجي زور جار هيا يعني مسائلنا الروحي هنا ده علمي نفسي مادي ده قبول جينية بو يكا نازانم دل كردستان ده حتى قدري مسألي يعني علمي نفس اللي قال علمي نفسي أقرت نافلي بكم خلق نافلي هذيك من نابس مورا منازانم بس دبيشن علمي نفسي إسلامي قالوا أو مسألة ديكارن جبو خاطري تصورين ده جبرقو أو مسألة حتى إستانية جبر وياكي خلق دشي جمع مستا دبي حالي من أوا زور كيم كسن أوي وكي مالا جاسم دبيجن كاكاوانا إيشي من هذا دم دكتور خاني بس براني بهترين ما مستي آيني كاكاوا إيشي منه ولا قرآني التابو خير من رقية شرعي وإيش تدرس بك دەسەکانە خۆش بێ لە کۆتاییە یەک دێڕی زۆر سادە هەیە ئەڵێ کوژانەوەی گڵۆپی ماڵە دراوسێکە و ماڵی تۆ ڕووناک ناکاتەوە بۆیە بیر لەوە مەکەرەوە ئەگەر بیر لە ڕووناکردنەوەی ماڵی خۆتەکەی بزانە گڵۆپەکەی خۆ چاکە هیوادارم شتێکمان کرد بێت شەوێکی باش